هاوڕێیانەوە کاتتان باش. هەندێک قسە و باز دەکەین لەسەر ئەو دووسێ ڕووداوە گەرما و گەرما. زەنگدەنگ چۆنە لای خۆم تەماشا دەکەم. بەخێر بێن هاوڕێیان، هەندێک قسە و باز دەکەین لەسەر ئەو دیبەیتەی دوێنێ. شتێکی گرنگ بوو. من بخۆم لەو بەرەیەم کە بەرەی دیالۆگ و خاڵی تر ئێستا باز دەکەین. بە هەر حاڵ بە هیوای پەرەپە و زمان و گفتوگۆ و ئەوە بدرێ. هاوکات ئەو ڕۆژەی ڕۆژئاوا بەڕاستی هەندێک هەمومان قسەی لەسەر بکەین، لە خەمی داینە بە خۆتان دەزانن. خێر بێن هاوڕێیان، سەرچاوی ئێمە ئێستا هەندێک قسە و باز دەکەین. قسە و باس هەر بەس سەرچاو هاوڕێیان، چرکە ساتێکی گرنگە ڕێک وەک 2014ەیە شی هەمومانە و هەمومان شتەنگاو کردی ئەو ڕۆژە. هاوڕێیان بە خۆتان دەزان ئەو ڕۆژەی ڕۆژئاوا هەمومان لە خەمداینا، ترسمان هەیەەوە. بەداخەوە هەندێک ئەڵێن لە کوردستان خەڵک دەستی لەو بێ پارەیە، لەو بێ موچەیەی. ئەوە بەڕاست پارتی دەڵێت موچەکە تۆزیع ناکەم، داوای کردێ دەبی لۆی تەواو بکرێت. ناز و نووزی گەلک زۆرە، نازانم بەڕاستی هەتاکە یعنی لەو 700 ئۆندەی دەیدرێتە دوی دەدا و هەندێک خیت دەکا و خەڵکیش خۆخوایەتی وایان لە خەڵک کردێ بڕوا بکەن. هاوڕێیان وایان لە خەڵک کردێ قبوڵی ئەوەی بی ببورن، بەس یەک مەعاشی بدرێتە لەبەر ئەو لە ئەزمەتی گەورەدایە، ئەزمەتی زۆر گەورەدایە خەڵک. هاوڕێیان خوا با یەکەم جار لەسەر ئەو ناپاچی پەرلەمانتارە هەندێک قسە و باس بکەین. ڕاستە جێبدەنە ئەو قسەی ئەو ژنەی تخواکەی ئەمن جێم لێ ڕاگرت فول بووم. هەڵبژاردنەکانە کە ئێستا خەریکی بانگەشەی هەڵبژاردنین جێبدەنە تخوا ئەو باسی پوری دەکات. یەک دقە ناخۆشترین نۆزدەی نەخۆشی شێرپەنجە خوشکە گەورەکەم پێگەیشت. بۆ من چی قەڵایەک بوو. ئەو باسی پورە شتەکە بەس یەک جملەم دەوێ نمونە بوو. ئەمە لە دەرسی جو بۆ من چی قەڵایەک بوو، بۆ من چی ئافەتێکی نمونە بوو. ئەمە لە دەرسی جوانی لێوە فێر بووم بە ناسخانگیان. هەمیشە فێری وەفای ئەکردم. دەیوێت چوویتە هەر شوێنێک، هەر جێگایەک، ئەگەر تەنانەت خوێکەشت خوارد، چاکەشت خوارد، بەورم ناخۆشترین چیرۆکی ژیانی پاڵپشتێکی زۆر شوێنێک، هەر جێگایەک، ئەگەر تەنانەت خوێکەشت خوارد، چاکەشت خوارد، دەبێ وەفات بەرامبەر بۆ شوێنە هەبێ. ماشاءالله ماشاءالله لەو وەفایەی لە بۆ پوری ئەڵێ پورم کە ڕەمزیتی کە مردیە کە کۆشکەشی لە بۆ ئەوە کرا لە بەهەشت و پێی گوتیە چیە هەر شوێنێک خوێت خوارد چات خوارد دەبی وەفاتەبی. تا ئەنێکەم ئەزمموی ئەو ژنا سووکە کۆمەڵی بەدەنجی جەماوەری کۆمەڵی دادگەریەیشتێ خیانەتی لە حزبەکەی کرد، لە دینەکەی کرد. وانیای ئەنێتەوە تو چێ دەیناسی هێرۆ عەتا چێە حزبەک دێ دەت کاتە ڕەقەم دەتباتن بە ناوی ئەوەی دەچی دژی سوستەم دەبیتن. لەوێ خۆت هەڕاز دەکەی بە پارە. بەڕێزان من مانگێک لەمەوە بەرزیاتر وتم پارتی دەگەڕێتن نسبەی 151 تەواوکە لە گشت کڕینی پەرلەمانتارانە. ئەوە دەرکەوت ئیدکەشەیە ها تەمەڕێنی پێیان بڵێ سەر بەخۆ بۆ زانیاریتان خەبەرەکەیە خەڵک نابی ڕەشبین بی قەت هەموو کات لەو فەلسەفە بسوڕێەوە مۆمێک تاریکایی گەورەترین تاریکایی ڕووناک دەکاتەوە. لەو گروپە سەخیفە مەبە
کە پارچە پەڕەیەک دەبینێت سپیە یەک نقطەی ڕەش دەبینی بەس دەچی نقطە ڕەشە سلبیەکەی دەبینی خەڵکەکی زۆر وایە من لەو تیرەم ئەوەندەی بتوانم لەو گروپەم ئەوەندەی تااقەتم هەبێ و 45 ساڵە بڕوا بکەن بڕوان پێ بکەن 45 ساڵە بەو هەناسە دەژیم لەو گروپەم مۆمەک دەتوانێت تاریکایی ڕووناک بکاتەوە پارتی حتا هەندێک کەوادری خۆ لە ناو حزبانە چاندیە پێشترێ کاندیدن لە هەولێرش قسە لەسەر کادیرێکی ڕەوتی هەڵوێستەیە یعنی کڕین لە گژیان مەحمەلەیان لەگە دەکەن مەحمەلە ئەوانە ئەوە دەکەن و ئێستا دەیەوێت 50 پەیدا بکە ئەبێ لێیان بدرێ ئەبێ ڕسوا بکرێن خەڵک بەو حەماسەتەوە دەچی وەکو گۆڕانە ناپاکەکان گۆڕانە ڕێباز ئەملانەکان عەبدوڵای شێخوا مبارەکان خودی نەوشیروان مستەفا خیانەتی لەگە مەبدەعەکەی خۆی کرد بیرتانە نەوشیروان لەسەر سیارەی پەرلەمانتارەکانی کە وەریان گرت وتی دوو کەسیان دەرکرد دوو کەسیان دەکرێت لەوانە و کاروانە هەولێریە بوو وتی تەقیمم لۆ هەموو خەڵکێک ئەوەیە چەند لە بەرامبەر پارە و پۆست ئەوە دەکات کەچی بەخۆ 1 ملیارد دۆلاری لە بۆ منداڵەکە دوو منداڵی دزی بەدەستینا ئەو گردەی داینێ سلێمان بووینەوە چی کوڕەکانی تاڵەبانی و کوڕەکانی بارزانی و کوڕەکانی کۆسرەتی حزب چێندرە حزبی خۆمانە تەواو چی یعنی بەجددیمە بە خوێن و بە قوربانیدانی ئێوە ئەو دەنگانە دەسەن ناو پەرلەمانتار دەبنە ڕەقەم دەکەتی دەبنە ملیۆنێر ئەو ژنەوە بازەوە دەکرێت پەرلەمانتار هەیە بە ملیۆنێک دۆلار خۆی فرۆشتیە ئینسانێک دینی بیتن ئینسانێک خیانەت لەگە دەنگدەر بکاتن دژی بڕیاری حزبەکەی خۆی بکەم دەستخۆشی لە کۆمەڵی دادگەری دەکەم یەکەم لەوەی کە خاوەن و ڕێی خۆیانن ئەگە کورسەکانیان لە پارتی نەڕۆ دەستیان خۆش بی نمونەیەکی زۆر جوانە هاوڕێیان کۆمەڵی دادگەری ئەگە نەستە ناو پەرلەمان بەو مەرجەی ئەو دوو کورسی لە پارتی نەڕوا لەوێچێتی نەڕوا دوو کاکە ژنیان دەرکرد دەستیان خۆش بی ئەبێت تون بن کورە بەڕێزان واز لەو ئوسلوبە بێن زۆر کەس دەرێت ئەمەن جملەیەکم نووسی ئەڵێن ئینسانێک لە گوندی لوبنانی کاکە زۆر شەریفترە لەوەی دەنگدەرەکانی دەفرۆشی ئاینەکەی دەفرۆشی مەبادەئی هەڕاز دەکات خەلە لەگەر لە چێن دەردایە دەرێت جوون مەدە و بەو تەمەنە و جوونی چ بەراوردێکە من ئێستاش بە هەزار قات دەیڵێم هەموو ئەوانی خیانەتیان لە مەبدەئی خەڵک کرد ئەگەر ڕۆژێک ئەمنیش کردم ئەوە تانجێ ئەگەر ڕۆژێک ئەمنیش کردم تف و نەعلەتم لێ بکەن گۆڕم هەڵتەچێنن یعنی ئینسان هەرچی بەشێک پەیدا بوونە هەڵدەستنەوە خیانەت لە مەبادەی خەڵک دەکەن خەڵکیان بێ هیوا کردیە بە حزب بە حزب بە کەسایەتەکان ڕسوایان بکەن هێرە و عەتارەکان سوو بکەن وەڵات چییە هێرە و عەتار لەناو گوندی لوبنان بگیرا با زۆر شەریفتر بوو لەوەی بەنمونە خۆی بفرۆشە لەو پارتی ڕاستە ڕەنگی لێ بگەڕێن بەسەر بەخۆی ئەوبی بەس کاکەوە بە دەنجی کۆمەڵی دادگەری گەیشتێ بە دەنجی هەموو ژن و پیاوە و خەڵکە موسڵمانەی ئەو حیزبە گەیشتێ کە بچی لەوێ دژی ستەم قسە بکە ڕەنگی لێ بگەڕێن برێ سەر بەخۆ بۆ زانیاریتان پارتی دەیان کەسی هەیە لەنا ئەو حیزبانە پێی گوتێ ببینە من نازام هێرەوەیە یان هەر کەسەشکەیە ئازاد بەرواری سەرپەرشتی دەکاتن پارەی خەیاڵیان پێدەدرێتە لە ناو حزبەکان دەمینێنەوە لۆ تۆقیدی پێویست دەریان دێنن بۆیە ڕسوایانکەن لەو ئەوروپای چەندین خەڵکتان دیتیا بەجوێن بە قسە لە ناو پەرلەمان یەکتری دەدەن لە ئەوروپاەوە چیە جملەیەک بەراوردێکمان کردیە من پێم وایە ئینسانێک لە گوندی لوبنانی ئیش بکە زۆر شەریفترە لەوەی دەچی ویژدان و مەبادئ و ئاین و دروشمەکانی هەڕاز دەکات ئیتر ئەوە شنیار ئەنوەر دەگرێتەوە ئەوە نەوشیروان مستەفا دەگرێتەوە ئەوە هێرۆ عەتار دەگرێتەوە ئەوە ڕێباز حەملان و محەممەد حاجی ئەوانە دەگرێتەوە کەوانە بە شتیان هاوڕێیەمە بوون هاوڕێیان بەسەوە قسەیان لەسەر دەکەین خەڵکێک دێت خیانەت یعنی وەکو جاش و پێشمەرگەیە ئێبراکەم ئەی چی پێ بڵێ چی پێ بڵێ خۆ من نەمگوتیەوە وایە من ئەڵێم ئینسان لەو بەراوردەکەم کردیە تکایە پاساو بۆ ئەو خائینانە مەمێننەوە واز بێن لەو ئوسلوبەی
پاساوتان لە کوڕەکانی نەو شیروان دەینتەوە دیرتانە 2017 ئێمە قسەمان دەکرد بەدەیان کەس لەوانەیە وەعزیان لەو خەڵکدا هەڕەشان ئێمە دەکرد کاکە خەتەرە ناوانی ئێستا ئەوە بۆ ئەو بەڵایە گەورە و گۆڕانە ئەو بێ هیوایی دروست کرد لە 2017 کە کەشف بوو کە دوای مردنی نەو شیروانی خەڵکێکی زۆرمان ئیدانەمان کرد دەیانگۆ نا ئەوە کوڕی نەو شیروانە کوڕی هەژارانە چ کاریگەریەکی خراپی بەجێهێشت بەڕێزان بۆیە پارتی ئەو بەرنامەی هەیە خەڵک دەکڕێ و پارتی حەزی لەو شتە قێزەوە نانەیە بڕوا بکە بەس ئیش لەسەر تێکشکانی تاکسی کوردەکە تۆ وەرزگە ماڵی بارزانی ئەبوچیان پێ دەعمی دەکەن حەزیان لێ گەنجی کورد مناڵی کورد کە پێ ڕادەگە بە ئەبوچۆی دەیگرن بە ئەبوچۆی دەیگرن ئەبوچۆف مەسعود بارزانی کاکە کردبیە ڕاوێژکاری خۆی ئەوە کارەساتە ئەو زمانی جوندانە ئەوە فەرمان و نازانم کورە کەیفی زراری ئەوانە بووینە لۆگۆی پارتی لە جیاتی جەوهەرنامەقەوە ڕۆژێک دەینە سەری ئەو زمانە ئەو کەلتورە تەسەوەر کە ئێستا من هاتم ئەو ژنە هەیە دەرێ من نامەوێت پارتی بمری نازانم چێ ئێستا برادەرێک دەڵێ خەبەری دەقیقی لە بۆ من هینایە 3 دەفتەر دۆلاریان دایتی خانێکیان لە ئەرکە دایتێ مردەکەی بەجەڵتە مردیە چوونە بابە شەهیدیان ئیساف کردیە کچی مەسعود بارزانی استقبالی کردیە تخوا ئەوە چ کەلتورەکە فرێدەیە ناو کۆمەلگا ئینسانێک بەس دەبەرێن ئەوەی دەعمت دەکە دەبەرەوەی ئەو جوملەی کردیە خەنیان کرد ئێکاکە خەڵک بەرەو ئەو ئیتجاهات دەبن بەرەو ئەو زمان پیسیە بەرەو ئەو کۆیلەبوونە کاچ خۆم حزب حکوومەت ئیشی ئەوەیە عەقڵی تاچ کورد بگۆڕی باشتر بکە نەک ئەوەی تری بکە هاوڕێیان بێمە سەر دیبەیتەکە ئەو دیبەیتەی دوێنێ ڕاستە یەکەم جار نییە بەڕووی دابیتن پێشتر ئەوەیەم بێتەوە بیرم مەلا بەختیار و عەلی باپیر کردیە لە ئەو هۆڵک شتەی باش بوو یعنی ئێمە من بۆ خۆم لە لەو تیمە حەز دەکەم دیالۆگ بکرێت لەنێوان هەموو فکرەکان 1400 ساڵەیە ئێمە جێمان لێک ئەوە دەبێت کە گەورە دەبین ئەتو ئیسلامی کوردی وای دوێنە شەندێک لەو شتانەم گوت لێرەش بمایە مەسیحی بووم نام سوێنسۆن و چاوشین و برزەر نەوێژ ئەو دەمو چاوە لێ دەرەچی لە دەرەوەی خۆتە شتێک لەسەر فەرز دەکرێت ناژبی نیقاش بکەیت نیقاش بکەیت پێشتر دەیان کەس بەس تەلمیحی دەدا وەکو عەبدولخالق مەعروف هەموو ئەوانەی کتابەکەیان خوێنتەوە من چەند جارێکم خوێنتەوە هیچ سوکاتی بەدین تێدا نییە کوشتیان شانازیشی پێ دەکەن ئیسلامیەکان بەجددیمە یعنی ئەوەنە فەرەسفۆدەیان لە مەسر کوشت نەجیب مەحفوزیان بریندار کرد یعنی هیچیان نەکردبوو دەیان وەکو شاپور و قابیل ئەوە کوژرا دەیان کەسی وەکو عادل ئیمام و حتا شێرکۆ بێکەس ئەوانە دەیاندا دەدادگا دیارە دادگا هێشتان ئەهوەترە بەس یعنی ئەوان دەڵێن نابی قسە بکەیت زۆر گەرە وەخت خۆی سەلمان ڕەشدی هیچی نەکرد هیچی نەکرد ئیتر فتوای کوشتن ئەخیریش لە چاوە چار کوێر کرد ئەو ئوسلوبە ئێرهابە خەڵک دەبی جێ لێرەکتر ڕابگری ڕەخنە قبوڵ بکە بەراورد بکرێ ئەو عەقڵە خودا دایت ئێمە ئیتر بە خۆت بڕیاد دەدەیت کاکە خۆ بە زۆرم لێ نابی قسە بکەیت نابی لەسەوەی هیچ شتێک قودسەتی نییە هیچ شتێک هیچ سەرکردەیەک هیچ ئاینەک هیچ ئەوەک دەبێ بە زمانی گفتوگۆ بێ وەکو لەو ئەوڕۆپایی هەیە نەڕێ لە دین دەگیرێ نە ئێرهاب بەکاردەهێنرێ هەرچی فکرە لەو خۆی بە ئاینی ئیسلامیشەوە بە هەزاران مزگەوتێ ئاوا دەچم قسە دەکەن شتێکی جوانە لۆ خراپە کاکە لۆ خراپە ئەوە جوانتران ئەوەی نابی قسە بکەیت وەکو تەوێلە و وەکو ئەفغانستان و وەکو ئێران و ئەوە چیانی جوانترە هەمووتان دەزان ئەوەیە دوو ئەتو هەموو شتە جوانەکانی غەرب ئەو ئاینە مەزهەبەکان و هۆمۆسێکسوێلەکان چکو لێرە هەنسە دنیایەک هۆمۆسێکسوێل لە ئەوروپا هەیە هەموو حەزارەتی لەوانە وەردەگری کەچی داهەیە دەڵێ ئەوە نابی بەهەرحاڵ قەزم لە دووڕوویەکە دێتە ئەو وڵاتەی ناستە سعودیە یعنی من نامەیە بچمە سەر ئەوەی بەڕێزان ئەو دیبەیتە زۆر باش بەس گرنگیەکەی لەوەدا بۆ ئەم دەستخۆشی لەو برا موسڵمانانەی یوتیوبۆری و لەو مەلایە دەکەم عەبدولحەمیدەی عەبدولحەمیدە کە توانی هەزمی خۆی بکە قبوڵی کرد لە ناو مزگەفت مامۆستە ئەو شارەزا لە بواری ئاین باوا بڵێین نەک ئەوەیە شارەزا کاک محەممەد ساڵح بکە گفتوگۆی لەگە بکە لە ناو مزگەفت و لە ناو مزگەفت مامۆستا محەممەد ساڵح کۆمەڵێک تەشیری یان شێوەی دەربڕینەکەی
قرز بوو نەدەرکرا دەتوانێت بڵێ ئەوی زوێنی بە پێغەمبەردا چ عقوبەیت یعنی کۆمەڵێک وشەی ڕێز دەکرد من پێم خراپ هاوڕێیان کە یعنی جوێندان بەو شێوەیە لە ناو مزگەفت بۆ یەکەم جار باش نییە من لەو خاڵە من پێم وایە کاک محەممەد ساڵح دەیتوانی ئەو شانە نەڵێت چکو ئەو وتە ڕەمزێک لۆگۆیەک خەڵکەکی زۆر لاسایت کار لێ دەگەم ئەو شانە تەرک بکاتن چکو خەڵکەکی زۆر ژێ لێ ڕادەگریتن و ئیشی مە ئەوەیە کۆمەلگا هوشیارکەینەوە دوورکەوێتەوە لەو زمانە جوێندانە کە من دەزانم زۆر جار لایەنە ئیسلامیەکان ینی گەنجەکانیان لە ئێمەمانانیش بەردن کە من باز لە سەگ کوشتن دەکەم دەڵێم ئەوەیە هەزار جوونت پێدن دەڵێم سیار غراپە کە بابە ژنی ئیسلام دەچن سواری دەبن وەکو گوندی لوبنانی دەڵێ جوونت پێدن من داوا دەکەم ئەو جوێندانە تەرک بکرێ پەیامەکە جوانتر دەگا و ئەو بەرەیە زیاتر ئەوە دەبێت من دەیان و هەزاران جار جوێنم پێدرای جوابم نەدایتەوە ئەوەتر بوومە سەرکەوتوتر بوومە ئەحسابی خۆم دەگرم ئەگەنە جوێندان دەتوانم وەکو ئەوبیت سوی قسە بکەم بەس ئەی کەسێتی پەیامەکە چ دەبینێتن بۆیە ئەوە خراپ بوو مامۆستا محەممەد ساڵح کردی بەڕاستی دەیتوانی وەکووە بڵێ بەڵام مامۆستا محەممەد ساڵح زۆر بە جوانتر بە خێراتنی خەڵکی کرد سوپاسی ئیسلامیەکانی زۆر کرد کە بواریاندا بەڕێزەوە وتی مامۆستا عەبدولحەمید بەڵام ئەو لە جوابدانەوەی ئەو لە بەخێراتنەکە زۆر قوزە قورت بوو هیچ وەکو غەزەبەک سەیری کرد یعنی قەزم بابە مە هەموو براینە ئەوانە پێکەوە تا دوێنێ لە یەک سەنگەر بوون ئەڕۆ دوو ڕەئیدیا ئێ باشە لەو بەم بە چاوی مەغزوب تەمەشای یەک دەکرێتن با ڕەئی لەگەرت نەبیتن یعنی ئەو ئەڵڵاهو ئەکبەری گوت ئەو ژیان ئازادی گۆشتش زۆر نۆرمالە براکەم زۆر زۆر نۆرمالە کابرا ئەوە قەنەعەتیتیە توش ئەوە قەنەعەتی من بە هەر حاڵ بڵێم ئەو دیبەیتە زۆر زۆر گرنگە ئەبێ ئێمە هان بدەین ئیسلامیەکان بێن ئاوا گفتوگۆ بکەن پەرە پێ بدرێت لەگەڵ خەڵکانی ئارتیست و ئارتیستەکانیش بەڕاستی زمانی دەربڕینیان بەکرێ بگۆڕێ یعنی من لەگەڵ ئەو ئیتیجاهەنیم من نمونەیەک باوە بێنمەوە لەسەر ئەوەی خۆیان ئەو هەڵمەتگۆرام زۆر جێ لە محەممەد ساڵح ڕایەگرین لەبەرەوەی شتی پێیە مەلایەکە بەڕاستی ئەمە دەمانەوێت پێشترە جێمان لە شتی کە بووە ئەم دەمەوێت شتی نوێ فێر بم حتا لە هەموو شتێک لە کەون کورە لە تەکنۆلۆجیا لە هەموو شتێک کە جێ لێ ڕادەگری مەسەڵەن ڕۆژێک هەڵمەتگۆرەیەک کات هەزار جوونی بەدایک قوشتی جا وتی من دەستی دایکت ماز دەکەم ئەو زمانە زۆر کاریگەرترا لەو زمانەی مەسەڵەن کە دوێنێ لەوێن دەرگوترا ئەمن لەگەڵ ئەو ئیتیجاە بەجددیمە دەبێ ئێمە هەوڵ بدەین هەموو ئەوانەی دەموچاوین لە سۆسیال میدیا خەڵک جێر لێ ڕادەگری وە بکەین گەنجی کورد بەرە و دوورکەوتنەوە لە زمانی جوێندان بێتن ئەو زمانە کاریگەرترا و هاوکات هانی ئەو ئیسلامیانە بدەین ئاوا بێن گفتوگۆ بکەن لە بڕی ئەوەی فتوای تیرۆری کوشتن بدەن یان بڵێن ئەوە کافرە یان جوێن بدەن کاکە جوانیە بەهەرحاڵ هاوڕێیان من لەگەڵتاندانم هەر باوەڕێک هەر کەسێک جوێن بدە ئاستەچی لاوازە ئاستەچی لاوازە بەدیلیت کەی هەیە بەدیلیت کەی هەیە و تۆ ئەگەر ئەتوو باوەڕەشکەت هەیە دەبی تۆ نمونونەکەی تو لەوی جوانتر بی ئەم دەزانم زۆر جار ئیسلامیەکان پارتیەکان یەکێتیەکان کورە گۆڕانەکانی کۆنیش زۆر جوێن دەربوو بەس کاکە ئیشی من ئەوەیە وەکو نەهرۆ بیرتانان لێی دەدرا گوتی دەبی هەمووتان بڕۆن لێتان بدەن و هیچ جوابیش نەدەنەوە نمونەیەکی مەساڵە ئەوەی مساواتی ئەوەی پیشان دەکا هیندیەکان جودان مەسا ئەو نمونەی ماندێلە چەند جوانە کە ئەم پێم ناکرێ بەجددی ئەوەی ئەمری سزن ئەبەدی کچوەکنی لەگەڵی دانیش لێی بورد ئەو نمونانە دەبێت فرەدێ ناو کۆمەلگە ژیان بەوەی دەوڵەمەندکەی نەک بەوەی بێ بە هەمان عەقڵی خۆی بکەی ئەگەر ئەوانیش مبادر بوون هاوڕێیان من لەگەڵتان داما گرنگ ئەوەی دوێنێ زۆر پۆزەتیڤ بوو یەکەم تەجروبەیە ئەزمونێکی کرچووکاڵ بوو هەندێک تەشەنوجاتی تێدا بوو هەندێک لە ئیسلامیەکان فتوایان دەرکرد یعنی لەوێت پەسیان ئەوە کرد هەوڵیاندا لە ئاخیرەکەی بەڵام بەگشتی شتێکی باش بوو بە هیوای دەوڵەمەند بکرێ و ئەو زمانە پەرەی پێ بدرێ بەڕاستی پەرەی پێ بدرێ بۆ ئەوی هەموو لایەکمان دوور لە توندوتیژی دوور لە جوێندان لەگەڵ یەکتر گفتوگۆ بکەن ئیتر خەڵکە بڕیاردە وەکو تۆ دوکانەکەت هەیە بازارەکە فرە دەدەی چ دەکڕی چ ناکڕی ئارەزوی خۆی دەبی خۆ تو دەسەردەمێک دەژی ئیتر خەڵک ئەوە نییە وەچی
سەدان ساڵەوە ئڵا ئەو سەردەم بەسەر چوو ئەو سەردەم بەسەر چوو ئادوش من پێم وایە مامۆستا محەممەد ساڵح دەیتوانی ئەوەندە پێدانەگری لەسەر یەک خاڵ کە زۆربەی لەسەر یەک خاڵ بوو ویستی بڵێ یعنی بڵێ ئەوەی لە ئیسلام بستە دەرێ دەکوژێ 3000 4000 ئیتوانی تەوەریت کە بکاتەوە باش بە هەر حاڵ بە هیوان درێژەی پێ بدرێ و من دەستخۆشیش لێرە لەو مامۆستا محەممەد ساڵح هەڵمەت گۆران مەریوان هەڵەبجەیی دەکەم بەڕاستی بە جورئەتەوە چوونە ناو ئەو هەموو ئیسلامی کە ئەگەری ڕیسکە بوو بە ژیانیان هاوڕێ من ئینسانی مردم خۆش دەوێ بە باوەڕی منە لە باوەڕی من نییە چوونە ناو ئەو ئیسلامیانە قسەی خۆیان کرد ئیتر ئەمن لەگەر هەموو قسە چی هەمە نیمە ئیتر ئەوە ڕێی خۆمە بەڵام یعنی ئەو جورئەتەی چوونە وێندەر لە ناویان دانیشتن قسەیان کرد ڕێی خۆیاندا بێ ئەوەی سازش کردشتەشی ئینسان دەبێ فێرە ئەو مەدایەتێ بیتن ڕێی جیازیانە بەڵام زۆر گرنگە سادق بی لەگە باوەڕەکەی خۆی من ئێستا دەڵێم ئیسلامیەکی ڕازگۆ و بێرم زۆر خۆشتر دەوێت لە چەپەکی درۆزن پاراستن و زانیاریەکی بە موڕاڵ کە تێم دەگەیان دە موڕاڵ هەیە دەگەناوە شوێن ئیشی حیز ناکەن هەتا دوونێ لەگەرت بنە دویان نایەن جوون و خیانەتت بکەن ئەوانەم زۆر پێشەریفترە لەو چالاکوانانەی ئەوروپا کە ڕۆژانە سوکاتی و ئیهانە بە ئێمە دەکەن ئەنگە من ئەوە ڕئیمە موڕاڵم لە سەروی هەموو شتێکەوە لا گرنگترە هاوڕێیان خاڵی سێم و کۆتایی سێم و بەس بخوایە قسە بڵێم یعنی ئیسلامیەکان تووڕەمە بن زۆر زار دەڵێن ئەها ئەوە ئەو مەلایەن نوێژی دەچیان زۆر ئەوەیە هەر مەلایەک کە بازرگانی بە دین دەکات بڕوا بکەم قەت لە بیرم ناچی فلز لە جیفانمان نەبوو 2 دینار 3 دینار لە کنداکەم بوو دەست ئەو گردی پیدا ودەی ئەوەی دەکلۆ برایەکەم ئەم 2 جارە گەری بووم پارەمان نەبوو نا مەلایەک دەهات و دەسوڕاوە چاوی خۆی مۆن کرد بووە دەداکەم دەگوی وەرە ئەوە بکە 2 دینارەکەی دەدایە ئەتو ئاەتی کورسی بە پارە بفرۆشی ژن دەینی بە پارە هەموو بوونە ملیۆنێر کاکە بە ئاەتی کورسی بە جدیەوە بە ئەخلاقیەتە ئەو بازرگانیە ئەوە خیانەتە لەگە دینەکەیان دەکەن ئاخە دین بووە ئەتو ئاەتی کورسی بە پارە بخێنی بە جدیان ئەوەی بڵاو بکەیەوە کاکە لەو قاف پارە وەرەگرن لە نوێش لەوێ لە سڵحکاری وەردەگرن لە ژنهینان وەردەگرن لە 50 شوێنی وەردەگرن ئەوە خیانەتە ئەو زەدەیان مسیاریش دەکەن بە قەیفی خۆیان ڕادەبێرن لەو لاودەرێن دژی گوندی لوبنانینە کاچ خمڵە ئەوە بێ ئەخلاقیە تۆ پەیامێک ئیسلامیەک دێ دەمی خەڵک دەکات دزینەکە درۆنەکە فێڵ نەکات شتێکی گەلێک جوانە گەلێک جوانە ئیشی کابرا یعنی ئەمەن هەر داوەڕێک بێ شتی جوان لە ناو کۆمەلگا فڕێبدا جگای دەستخۆشیە چەپات لیبراڵە ئیسلامیانەتەوەیە هەر باوەڕەکی شتی قێزەوەن فرێداتە ناو کۆمەلگا ئیشیمەیە دژی بینی سەنگەری لێ بگرین بەڕێزان بەس قەید ناکە خۆمەش دەزانین براکەم ڕاستەکەی ئەگەر پۆلیس و سوید نەبا و ئیسلامیانە سەریان دەبڕی بەڕاستی پێتان بڵێم یعنی ئەوە نییە لە حەزمەوە قوڵایبی هەتا لەوەی کوڕی پاکە لە وڵاتش کە بە کەتەر لێیان دەدات بەڵام لەگەڵ هەموو ئەوەش با ئێمە هەنی ئیسلامیەکان بدەین زمانی زیاتر بن دێن براوکەم بەرەیەکیانەیە دەدلن قسە دەکەن نەرمن و هەشیانە بەعشاسان با ئێمە دەمی ئەو لایەنە ئیسلامیە نەرمانە بکەین حیزبە ئیسلامیەکان حتى ئەو مەلایانەی کە تەکفیری خەڵک ناکەن دێن گفتوگۆ لەگە دەکەن بۆ هانی خەڵک دەدەن بچی بکوژی بۆ هانی شەتب لێ دەدەن کاکە ئەوڵ بدەین ئەو زمانە بێ خەڵک گفتوگۆ بکرێت چه ئاتیستەکان زمانیان بگۆڕن چه ئیسلامیەکان زیاتر بێنە پێشەوە شتێکی جوانە کە دەکرێت مۆدیرێکی جوان فڕێ بدرێ وەکو ئێرە ئەوە ئاپانە لۆ دروست بووە براکەم لەوەی دروست بووە ئەم نوتو بێن گفتوگۆ بکەین لەوە دروست نەبووە هەر ئەتوو ئەوی لەگەڵ من نەگونجێ ئیتر زەربی لێ بدەی کو دەکرێت مەلایەک نوێژ دەکا قورئان دەخوێنێتن پێش ئەوە دەکا بەڵام مسیار دەکا پارەی دەخوا بێدەنگە ئەوی لە من پێ باشتر بی کاکەم سەیری موڕاڵی ئینسانەکە دەکەم باوەڕی بە دینە بە دینیە یان ئەوەتە چ دەکا ئەوە گرنگە لە بوو من مەلایەک دەچی بە 10,000 کەس لە پشتی نوێژ بکە ئەوکو مەلا بەشیش خۆی فرۆشت کاکە خۆی فرۆشت دەیان لەو مەلایانە ئەوانە
پارتیوێکێتی لە ڕێی ئەو مەلانە دیتان پاڤەر چۆکن شێخ کەس نەزانی و دەعمی مەلا عەبدولەتیف سەلەفی دەکە پارتی لەولایە لەگە وەزارەتی ئەوقاف کاکەوانە لە ساندێ دەژی هاوڕێیان لایەنشە لەسەر ڕۆژئاوایە پیلانێکی زۆر گەورە لەسەر ڕۆژئاواش هەیە من ئەو ڕۆژەش باسم کرد ڕاستەوە ئەیان زۆر باشە بەس ئەو بەدەرنین لە موعامەلە ئەو ڕێشەی ئەوان تێدانا هیچ کەسێک تێدا نییە لە ئێستاکە هەموو ئەوانەی هەڵکەوتەی جوگرافی ببینی مەسەڵەن وەکو ئەوەی ئێستاکە لە حەلەپەیە دوو گەڕەکی کوردی لە تکرید وەرە کوم پارێزگاری لێ دەکەی کوم پارێزگاری لێ دەکەی تورکیا دژیانە ئێران دژیانە سووریا دژیانە ئەمریکا و ئیسرائیل و رووسیا دژیانە من لەسەر پێتان دەڵێم چۆن دژیانن هەر کەسە بە یەپەگەی دەوێ هەسەدەی دەوێ کوردی ڕۆژئاوای بە ڕووبەی خۆی دەوێتن بە ئەمریکاشە ئێستا پێتان دەڵێم هەندێک نمونەشتان پێ دەڵێم کاچ خۆم ئەوانە لەبەرەوەی کرێگرتەی تەواوی هیچ لایەنەک نین بەڵام لەگە ئێران عێلاقەیانێ لەگە سووریا نەرمن لەگەر ئەمریکا و ئیسرائیل و رووسیا پەیوەندیان هەیە بەس کرێگرتەی کەسیان نین بە مطلقی وەکو ئەو معارەزە سووریەی کە هەیە کە سەر بە تورکیایە سەر بە تورکیایە معارەزەی سووریا نەک تەحریری شام چکەوانە کۆمەڵە گروپن گەورەترین معامەریان سە 9 ملیۆن کورد لە منتیقەیەکە ڕێڕەوی جوگرافی نییە کورد زۆر دەرەقەت بێ و پێی بگاو و بشتوانی کاکات تورکیا بە هەموو هێزتوانە خۆی دەعمی ئەو معارەزە سووریەی دەکا هانی تەحریری شام فشاریان لەگە دەکەوت تەحریری شام ڕاستە وەکو معارەزە سووری سەر بە تورکیانە بەڵام ئەوانیش علاقاتی خۆیان هەیە هانی هەموو ئەو دەوڵەتانە دەدا فشار لە ئەمریکای دەکاتن بۆ زانیاریتان هەموو فڕۆکێک لە منتیقەی کوردی هەڵبستی لێ پەگەبدە بە درۆنە ئەوەی ئەمریکا ئۆکەی دایتی ئەمریکا ئۆکەی دەداتێ بەبێ موافقەی ئەمریکا ناتوانێ من ئێستا دوو نمونەتان لێرە بڵێم عەفرین کە جیرا رووسیا بەرتیریدا بە تورکیا لێی گەڕا بێ ئەو درۆن و تەیارات دەهات لە کوردی دەدا رووسەکان بە هەسەدەیان گوتبوو ئەوان لازقیان داینێ تورک لازقی ئەوانەی هەموو هەڕات کرد هەمووی هینا لە ئیدلب داینا و لە منطقەکانی دانا بالمقابل لازقیە و کۆمەڵێک منطقەی کەی باس کرد وەڵە برادرێک وتی رووسەکان دەڵێن کاکە ئەوە تورکەکان لازقیە ئەوان ئەنگۆ ئەگەر دیفاع بکەین لە عەفرین چمان دەدەنێ یعنی دنیای سیاسەت وایە کاکە چیان دەدەنێ وتی هیچمان نییە بیان دەر خۆ خاچە کوردستان نادێنێ برێن وەرن ئەنگۆلەوێن دەر ئەمریکیەکان ڕاستە زۆر دەعمیان دەکەن زۆر هاریکاریان دەکەن شتێکی زۆر باشش دەکەن ئاقلادی دەکەن کە شەڕی کەس ناکەن لەبەرەوەی کورد بەرگەی شەڕ ناگری و شەڕکەری ئازای هەیە بەس کاکە تۆ لە بەرامبەر درۆن چ دەکەی تۆ لە بەرامبەر ئەو چەکە پێشکەوتوانەی تورکیا چ دەکەی تۆ لە بەرامبەر هەتا عەقڵێکی جیهادی کە هجووم دەگاتن چ دەکەی کەوە دەزانی ئەگەر کوردێکی بکوژیتن دەکەویتە بەهەشتێ تۆ چ دەکەی لە بەرامبەر ئەو هەموو قوربانی و ئاوارە و ئەمن و تو دانیشتینە لێرە بەس ئەوانە 9 ملیۆن ئاوارە هەیە سە 5,000 کوردی یەزیدی هەیە وازام نەتەڕەفعەت دەتوەرە ژیانی 5,000 کوردی یەزیدی و قوتار دەکەی کە مەوقعێکە هەتا دەوروبەری تەوق فەقیرانە چ بکەن بۆیە ئەمریشەکان بنمونە ئێستا ئەمریشەکان یعنی چەندین جار بەوانەی هەسەدەیان گوتێ بڕۆنە ئەو بەریزێ ئەوە ڕۆژهەڵات ئەوەی ڕۆژهەڵاتی نازم ئەوەی پێ ئەبوو کەمال و نازام چێ ئەوێن دەرخەتەکی هیلالی ئێرانی سووریەکە ئەمودی فەقەری ئێران و ئێرانە بگرن ئەمە هەموو دیفاعتان لێکەین لە هەموو شوێنێک واز لە حەلەب بێن بەرەو دەوڵەتیشیان دەبن بەس کاکەو دەمێنێ شەڕی ئێران بکەی ئەتو دەرەقەت دێیان نا یعنی هەندێک شت هەیە دەبێ ئەوە چییە دەبێت داوای نووسینکە لەسەر ئەو ناوەی ئێستاش دەڵێم هێرە و عەتار ڕەقەمی بابیم دەنێ بابی ئەم پێی دەڵێن بابت کچەکەت پەروەردە نەکرایە یەکێک دێ خیانەت لەو نیشتیمانەی دەکا دەچی سەنگەری دەگواستەوە سەنگەری ڕەنگی نەڕواتن نەبتە پارتی یەکسەر ئەوانە لە ئافرەتی لە شفرۆش قێزەوەنترن واز بێنن لە دیفاعکردن لەو خەڵکە هیچ پوچ و خائینەی کە ئەو کۆمەلگایان بەو دەردە بردیە بڕوا بکەن ئەوانەی پاساڵ دەینەوە ئەوانەی بزانە لەسەر جوملەیەک وەچی هەندێک لە ئیسلامیەکان یەک پڕی قورئان دەسووتێ دنیای خرا دەکە خوا منیش لەگەڵدام دەیان جار گوتم ڕاسمۆس مالۆدان سەلوان مۆمیکا شتێکی زۆر قێزەوەن دەکەن بەڵام مارەوە دان
5,000 ژن و منداڵی کورد هەتک کرا فرۆشا ئیدانە ناکە ڕۆحی ئینسان ئەو هەموو تاوانەی داعش ئیدانە ناکە بەزێ ئەو پەڕە قورئانستە دنیایان خراپ کرد واز بێنن ئەو عەقڵیەتەی ئەو عەقڵیەتە جاهیلی تەخەلوفە منیش لەگەڵتدام خراپە قورئانستان زۆر خراپە دەبێت ڕێز لە خەڵک بژیرێ باوەڕیشتی بەڵام پەڕێک کە دەسوتێ ملیۆن پەڕیت کە چاپ دەکرێتەوە بەس ڕۆحی ئینسانێک هەتککردن کرین و فرۆشتنی ژن و منداڵ تۆیەک بە خۆت بڵێ ئاینەکەی من ڕەحمانە کەچی بچی بکڕی بفرۆشی و قیمەی بێ ئەخلاقیە ژنێک پیاوێک من ئەوەم لە بۆ هەمووانە تەوەجوهێک هەیە وەکو ئەزمموی گۆڕان کاکەمە خەبات دەکەین تێدەکۆشین بە قوربانی من تێدەکۆشین خەبات دەکەین زرب گۆڕان دەچی هەمووی هەڕاز دەکە هەموو مێژووی گۆڕان چ بوو نەوشیروان چ بوو 20 ساڵە ناوی چێتی بوو گێڕی گۆڕی هات بۆ گۆڕان هەموو بەروبوونی و خەڵکە و پۆزیسیۆنەی برد کچێکی وە خەڵک شەو ڕۆژ خەبات دەکە ئەوەی بێهیوایی دروست دەکە ئەو دەنگە ناپاکانن لە ناو بەرەی ئۆپۆزیسیۆن تەسلیم دەبنەوە شەڵا لەش فرۆش بوونایە هەموو ئەوانی خیانەت دەکەن واز بێنن لە دیفاع لەو ئینسانە هیچ پوچانەی کە خیانەت دەکەن وەڵا چی ئەو جملەیەوەیە ئەو جملەوەیە لە ئەوروپای بن تەنەکەیان لە دوو کلچی دەکەن گۆڕەکانیان هەڵدەکەنن ماشێتی جەریدەکان بەوانە پڕ دەکرێتەوە داوای لێبوردنی چێ بابیم دێ پێی دەڵێم کچەکە نەزانیە پەروەردەی بکەین هەموو ئەو نەوعانەی چ ئەوە شنیار ئەنوەر چ هەموو ئەو دەنگە پیاوانەیە و کوڕێ باز هەمدان خائینن مەبدەئی چ ئەوانە هەموو دەچن ناو سوڵتە و لە بۆ پارە پۆست دەچن لۆ پیاوەکی دەسەڵات نابینی بێتەوە ناو بەرەی گەل و خەڵک بڵێ ئەمن لۆ ئەوەی ئەوە دەکەم ئەو قوربانەی هەموومان دەیدەین ئەوانە دەچن بە لەو لایتر ئاگرە شتێ بەرەدەن خەڵکی بێ هیوا دەکەن بەهەرحاڵ بینەوە سەر ئەوەی هاوڕێیان من زۆرم پێ سەیرە ئەو موعامەرەکە ئێران بە تایبەتی تورکیا بە پلەیەک بەو هێز و تاقەی خۆیان هاتیە دژایەتی کوردەکە بە هەموو چەک و تفاقێک دەمی ئەو هێزە ناپاک و گروپە ئیسلامیە توندڕەوانە دەدا دژی کورد کچ و کوڕی کوردیتان داعش چی لە کچ و کوڕی کورد کرد کوردی ئەزیدی کوردن با بەواز بێنەوە لە خۆیان پێ کوردنی ئەو زمانە قسەی دەکەن کوردیە وەتان لێ کردیان گۆش بن هەفتاوەندە جارێک قەتل و عام بکرێن واز لە کورد بوون دێنن بەڵام کورد نین کاکە ئینسانن ئینسانی ژن و منداڵیان دەکرا دەفرۆشێت هەتک دەکرێت کچێ عمری 12 ساڵە دە پیاوی کردیە لات زۆر ئاسایەتوو لات زۆر ئاسایە بەڵام دەڵێ ئەوە چی لە دینشکەی بەس دێ ئەو دینەی ئەو ئەوروپای ئەو مەسیحیەی پارەی وەردەگری دۆقەی لەگە ناکەی بەس پارەکەی وەردەگری کە پارەکە ئی لەش فرۆشیە ئی بەشەشیان ئی هەموو شتە چییە لات ئاساییە بەس دەڵێ ئەوە لە دینشکەی با بکوژێ بەس دێ ئەو وڵاتەی دەپارڕێەوە بەو مەلا کوڕی پاکەشەوە 1000 فرتوفێر دەکەن هەتا ئیقامە وەردەگرن بۆ زانیاریتان 1000 درۆ دەکرێتن هەتا ئیقامەکەی وەردەگریتن ئەوجا دێی وەڵاوەک لە ئاینشکێ ئەدینەوە ئەوەش ئاینشکە نییە لۆ لەوەی مەسیحیەکان دێن دەپارڕێنەوە هەموو شتێک دەکەن هەرچی حەزارەت و شارستانیەتی ئەوروپی و ئەمریکی هەیە دەچن لەو مۆبیلەی بەردەستما وەردەگرن بەزادر ئەوە لە ئاینشکەی مشکلە نییە با لە ناو بچی کوریکاکە ڕۆحی ئینسان زای چەند گرنگە من دوێنێش باسم کرد کچەکەی خۆم عادسمی هەیە مەمنوعە کە جاری وەدەی بەم 40 دەقە سیارەم ئاژوشتە دەرەنایە مەخوارێ مەمنوعە بە پیری بگرم بین مەخوارێ مەمنوعە بە زۆرم لێ بیهین مەخوارێ ئێکاجی خۆم ئەوە ژن دەبردرێ 50 پیاوی پێ دەکرێ ئینسان سەر دەبردرێ ئەتو کو دژبی بێمەوە سەر هاوڕێیان پچڕێی لەسەر ئەوەی هەندێک کەس داوای لێبوردنی لێ بکە ئەو ژنە ڕۆژێک لە هەموو ئەوانەی ناپاچی لە بەرەی خەڵک دەکەن پارتیە ئومێد خۆشنا و هێمن هەورامی دەستیان خۆش بوو پارتی لە خۆیان بەس یەکێکی وەکو ڕێباز هەملان یەکێکی وەکو عەبڵای چێخۆ مبارەک ئەوانە ناپاکن کاکە واز بینن لەو هەموو پاساوە ئیز و قۆڕانەی ئەنگۆ هانیان دەدەن نۆرماڵ دەکەن خەریکە وەکو پارتی وێچێتی خیانەت دزی ناپاچی هەمیان کردە نۆرماڵ لەش فرۆشیش خەریکە بتە نۆرماڵ خیانەت نەمە بادێ بوویتە شتێکی زۆر نۆرمال دەبێت قودسیەت هێبی وەختی خۆی بڕواو کە برادەرێک لە زانکۆ لەگەرە من بوو لە تەربیە بووین ئەمەیان نەقڵی ئادابکردنە بووینە باسی بۆ باسی یەک دوومان خۆم تێنە دەگەیان
کورە کاچخۆن قودسیەتەک هەبوو ئێستانگۆ هەمووتان پاساو لۆ هەموو شتێک دەینەوە پاساو لۆ هەموو شتێک دەینەوە ئەوە قودسیەتی نالی تۆ دەبێ هەندێشت قودسیەتی لۆ بێنیەوە ناپاچی نەکردن بۆیە پاکەتەقی سەری سوێکی ئابی کرد من وەم زانی واز بە خیانەت دەنی کەچی داهەندێکی کرد ئەنگۆ تەسکی دەکەنەوە یەکێتی بە هەمان شێوە حزبەکان کەسەکان تۆ دەبێ منبوزی بکەی ئیدانەی بکەی ڕسوای کە بەوەی نەبتە دیاردە زیاتر گەشە نەکە لە پڕەشی دەرێ وەڵاو کۆمەلگایان بوویتە دز غێر بەخۆش داوە پاسایی لۆ دەینەوە هەموو ئەوانەی تاوانێک دەکەن پشتگیریان دەکەن وەکو مەحکەمە بەشدارن لەو تاوانەی ئینسانێک دێ بە دەنجی خەڵک هەڵدەبژێردرێ دەیا زرب گێرەکەی دەگۆڕی لۆ چش لۆ پارە نەبوویتە پارتی ڕەنگی نەبتە پارتی بەس کاکە ئەجندای پارتی جێبەجێ دەکەوە ئەم نوتوینە من پێتان دەڵێم پارتی کۆمەڵێک پەرلەمانتاری لە بنەوە هەیە ماوە کارتەگرایەکیش من نازانم ژنە ئەوە بۆیان ئەوتە بە پارە ئەگرایان کرد چکە خۆ لەو کوردایەتی نەچووە لۆ دیفاع لە زوڵم لاوە نەبووە باران نقطەکە هەر ئەوە نییە نقطەکە دیاردەکەیە ئەبێ پێشی بگری نەک پاساوی لۆ بێنتەوە ئەو من بەراورد دەکەم کردیە ئێستا شتاکی دەکەمەوە لەش فرۆشێک زۆر شەریفترە لەوانی مەبادئی خۆیان دەفرۆش هاوڕێیان بێمەوە سەر ئەسلی مەسەلەکە پارتی و گرووبەکی زۆری ئیسلامیەکان خەڵک دەبینم پڕبەتڵ پێیان خۆشە ئێستا ئەزمموی ڕۆژئاوا لەناو بچی پارتی و گرووبەکی زۆری ئیسلامیەکان گەنجەکانیان چییە یەپەکە باگراوندی ئەفتاکانی پاکەکەیە پاکەش مارکسیستە ئێکاکەچی خۆم هاوزمانتە خاچی کوردستانە سیستەمەشی جوانی لەوێدانایە بە هەر کەم کورتیشیان هەیە کەس ناتوانێت بڵێن کەم کورتیان نییە هێزێک دەچیتن دژی کورتە بڕوای بە ئازادی نییە ئەوەیە بربەریە ینی دیتان سەربڕین دەستی پێکردەوە دیل کوشتن دەستی پێکردەوە ئەو هەمە جێتەیە تۆ ئەوەت پێخۆشە بچی خاچی کوردستان داگیر بکە چه پارتی چه هەندێک لەو گەنجە ئیسلامیانە بەڵام چییە بەس لەبەر ئەوەی ئەتو قینت لە ئەزمموی ڕۆژئاوای هەست بە زۆر دەکە پارتی مەسعود بارزانی لە بەرامبەر مەزلوم کۆبانی پێی خۆشە ئێستا ئەو ئەزمموی ڕۆژئاوا لەناو بچی لەگەر بەشێکی زۆر لە ئیسلامیەکان لە کاتێکدا ئەو ئەزممونە لە بۆ کورد گرنگە لە بۆ خۆیان گرنگە کە هێزی هەردوو لە تەواوکەر یەکتر دەبن چەند لایەک بشتی ئەویت کەشتێک دەشێتن و ئیسلامیەکەش کاچ خۆم تۆ ئیسلامی سەرسەری من سەرچاوی من بەس ئەو براتە هاوزمانتە ئاینی مەجاالدایە ئەوە ئەزمموونەکەی وان جێبەجێ دەکرێت لە کوێ دژی دینن فەقیرانە لە کوێ دژی دینن مەجال دەدەی تۆیەک هیچ کەرامەتی نەتەوایەتی نییە ئەردۆغانت پێلەوان شەریفترە ڕاوتی ئیسلامیەکانت پێلەوان شەریفترە کاچ خۆم تۆ خیانەت کارتری لە پارتی تۆ خیانەت کارتری لەو جاش و مەفرەزە خاسانە هەموو ئیسلامیانەی هەموو ئەو جۆرە ئیسلامیانەی باوا بڵێن چکو ئیسلامیەکان کاکە گوناها دەیانی وەکو شێخ سەعید و شێخ مەحموود و نازانم شێخ دەیان لەو شێخانە دەیان شاعیر و ئەدیبی کورد ئیسلامی ملیۆنا باو واپیرانی هەموو ئیسلامی من بۆ خۆمەوە ڕسمی دایکم لە ئەکاونتەچی بە نوێژ ڕۆدامنایە کاچ خۆم ئەوە جودایە لەگەر ئەوەی هاتیە زمانت دەگۆڕی ناوی منداڵت دەگۆڕی جلوبەرگت دەگۆڕی دەعمی ئەو داعشۆوانە دەکا دەژڵێ پارتی وەچێتی ناپاک ئەنگۆلەوان ناپاکترن ئەوان ئەنگۆلەوان ناپاکتر هەر کەسێک دژی ئەو ئەزمموونەی ڕۆژئاوا بیتن بڵێ با بڕوخێ هێزەکی ئیسلامی بیتن ئەو نەوع ئیسلامیە توندڕەوانەی تەحریری شامە چ داعشە چ نەسڕێ نازانم چی ناپاکە کاکە ناپاکە پارتێک دەرەقەتی تەیب سامی نایە پارتێک قونسڵی ئەمریکا پێی گوت ئەتو مقەبای دنیای خراکرد بیست کەسیان بردە گژی گوتیان ئەوە هاوڕەگەز بازە بۆیە وامان پێ دەڵێتن پارتیەک شۆڕشەشی هەفتا و پێنجی ئاژبەتاڵ پێکرد لەبەر ئەوەی دوو دەوڵەت ئیتیفاقیان کرد ئەوانە کە ئۆجەران ژیرا دنیا لەسەریان هاتە تەوقی کردن ئەوجە تەسلیم نەبوون یعنی هەندە شتێ بە ویژدان بڵێن ئێستا من پێتان دەڵێم نە ئەمریکا بە تەواوەتی لەگەریانە نە رووسیا نە ئێران نە سووریا هەر کەسا لایەکی لەوێ بەو ئامانجەی وەکو خۆی بیتن ئەوە نایان کردیە ئەو خیانەتیان بکردە بەلای ئێران و سووریادا بگوتنە ئەمریکا دیفاعی لێ نەدەکردن بە تەواوەتی بوونە جاشی ئەمریکا لێ نەدەگەڕات تورکیا ئەوها درۆن بێ لێیان بدات هەموو خەتی ئەوەیە رووسیا بە هەمان شێوە لێیان دەرن
ئەزمونێکی باشیان پیشاندایە بە هەموو کەم و کورتێکیەکانیان دیفاعیان یەکەم جارە تاریخی کورد دەگاتە دێر زوور و نازانم ڕقە و ئەوانە ئەی باشە بۆ دژیان دەبن ئیشمێ پشتگیریان کەیان دژیان بین بەهەرحاڵ هاوڕێیان من نامەوێەوە بڵێم تاکید لەوە دەکەمەوە هەر ئینسانێک ئەمن کێشە شەخسی لەسەر کەس نییە هەر ئینسانێک کە خیانەت لە مەبادیئەکانی خۆی بکە کاکە دەبێت قێزەوەند بکرێ قێزەوەند بکرێتن و دوو ئەو دیبەیتەی دوێنێ زۆر باشە من دەستخۆشی لەو برا مسلمانانە دەکەم کە قبوڵیان کرد حەزمیان کرد کاردانەوەی توندیان نەبوو کاتێک هەندێک قسە بە پێغەمبەر گوترا بەڕاستی و دەستخۆشی لەو ئاتیستەکانیش دەکەم کە هەوڵ بدەن زمانیان بگۆڕن و دیبەیتی ڕاستەوخۆ ئەکادیمی بابەتیانە تر بکەن و ئەرچی هەمووشمانە قسەی کۆتایی کە پشتگیریە و ئەزمونەی ڕۆژئاوا بکەین کورە بابە پارتی بایە دیتان پارتی 20 داعش هات مەخموریان چۆل کرد هەر لە دوو ڕاژ بوون لە ئەوە بوون کورە باقرتی بوون ئەوان هەرات ئەو هەموو هێزە گەورە کورە براکەم پارتی هەرێ هات گروپی هەرێ هاتە مەسعود بارزانی چ دەی ئێستا لە میدیای سێبەرت ئەڵێ ڕۆژئاوا تەسلیم بوو کوردی بەجی هێشت بڕۆ لە مەوقعی وان بە هەموو دنیا دەشتبی بزانە تو ئەوی لە بڕی ئەوەی تەشجیعیان بکەی هانیان بدەیت دەرگا بکەیەوە لەو ئەزمە گەورەی کورد کە ئەو هەموو ئاوارە هەیە ئەو هەموو دژمنە ڕەنگاڕەنگە هەیە میدیاکەی بەگەڕیە خستیە دژیوانی ئیش پێ دەکات کاتێکی خۆش